لەم عەسرەیە هەموو شتێک بۆ بە سەفەری خەیارە تەماتەیە هەر شتێکەکەی بە مادەیەکی کیمیاوی لە مای مانگێکە 2 مانگە بەرهەمیەت سروشتیەکە نمونە کەڵش مریشک ئێستا لە دەواچنەکانە لە ماوەی 45 ڕۆژە لەواچ بگاتە 3 کیلۆ بەس مریشکە کوردیەکەی خۆمان بە 1 ساڵ ئەنجە ئەگاتە کیلۆ نیوە بەشی ژەمێکیە کرد بەشی ژەمێکیە کرد ئێستا نەنکەم بە ڕەحمەت بێ 100 ساڵ عمری بوو ئەیوت ساڵی مانگی 1 منیش بخۆم با کوردی بێ طەبیعی بێ شتەکە طەبیعی بێ یاوی گۆشتە خۆم مانگ لە هەفتەیەکە 1 جار بەس ئێستا تۆ هەموو ڕۆژێ برنجە هەموو ڕۆژێ برنج و شلە گۆشت برنج شلە گۆشت هەموو شتەکان بووە بە چۆنەڵی دەستکاری کراوە شتانەش لە دەرەوە دروستەکرێ نازانین تا چەند سەحیە شتەکە کە هاتوۆتە وڵاتی خۆم تۆ سێری ئەگەر ئەنتەرنێتی پێ جەنابە لە مۆبایلەکەتە سێری بکە سێری کە بزانم بەرهەمهێنانی ئەو برنجە چۆنە ئەی بۆ نەیخۆی کورە هەر ڕاکەی ئەڵێ ئەمە چۆنی دروستەکرێ لەکوێ بەرهەمیەت ئێشتا کوردەواریەکان تۆ بڕۆ ئێستا فیستیڤالی هەنار هەبوو لەم 2-3 ڕۆژیان لە هەورامان وابزانم جومعە بوو هەموو شتە کوردەواریەکانی لێبوو ترخێنەی لێبوو پاڵپینەی لێبوو دۆڵمەی لێبوو هەموو شتە کوردەواریەکان هەموو شتێکی کوردەواری لێبوو تام و لەزەتێکی هەبوو اینجا لەو فیستیڤاڵە کە من چووم شتەکان چۆن هەڵهای جلوبەرگەک سێری جلوبەرگی ئافرەتەکەتە بینی ئەوەنە جوان بوو جلوبەرگی کوردی هی کۆم بوو حەزێ کرد دانیشی لێیان نانەکەت بخۆی بەس لە ماڵەوە هەرۆ خواردنەوەیە چکم بە نەوعێکی ترە بە تەسمیمێکی ترە بەم سەردەمەیە تۆزێک قورس شتی کوردی سروشتی خۆمان ناخۆین هەموو شتی وڵاتانە خواردنە خراپانێکی خۆی خواردنی بەسەر شوو ژام زەیتەس شتێکی خراپە و ئەوەی سیستەمی خۆراکمان زۆر خراپە چارەسەرکردن خۆ پارێزە لە هەموو دەردێت ئەجا حەبوو دەرمان وتوی ئەوەیە کە شوهەوایەکە دەور دەبینی دەبوو نەساخی خەرچیش مرتاح نییە خەلەقە خاتون بۆچی پێشیناون توانە خۆپاراستن لە چارەسەرکردن باشترە ئەی خۆپاراستن باشە قسێکی جوانە نەستەقەی کۆنە وتراوەت ئەوانێ پەندی پێشینان بەس ئایا ئەو نەخۆشیانە کە ئێستا هەیە ئەو ساها بووە نەبووە چونکە بۆچی ئێستا و نەخۆشیانە زۆر بوون ئێوە شتی کوردی سروشتی خۆمان ناخۆین هەموو شتی وڵاتانە ئێکسپایرە بازێکی مەواد حافیزەی تایە ئەگەشتە ئەوانەی کۆن بزان هەموو شتی کوردیان خوارد